بەڵێ بەڕێزان گفتوگوی زیاتر لە سەرم بابەتە دەکەین بە میوانداری دکتۆر ماکوان کامەلە پسپۆر لە بواری پەیوەندیە نێودەوڵەتیەکان کە ڕاستەوخۆ بە سکایپ لەگەڵمان دەبێت. دکتۆر ماکوان زۆر سوپاس بۆ ئامادەبوونت و بەشداریکردنت لەم گەشتەی هەواڵەکانی کورسات نیوزدا. سەرەتا وەکو دەزانین کە مانگێک تێدەپەڕێت بەسەر شەڕی رووسیا و ئۆکرایندا و لە ئێستادا رووسیا لە قۆناغی هێرشکردنەوە چۆتە قۆناغی پاشەکشێ و بەرگریکردن. پرسیارێک دێتە پێشەوە لێرە، ئەویش پرسیارەکە ئەوەیە دیارترین سیناریۆکان بۆ شەڕی رووسیا و ئۆکراین چی دەبێت؟ زۆر سپاس بۆ ئێوەش. بە حقیقەت جارێ هێشتا زووە با بڵێن بتوانین کە دەرەنجامێکی تەواو بۆ ئەم شەڕانە دانیشکە لە بەروی شەڕەکان بەردەوامە. باز لە کۆمەڵ سیناریۆی جیاواز دەکرێت. دیارە ئەو کۆبوونەوەی ئەمڕۆژ کە دەکرێت لە بۆرۆکسە دەورێکی زۆر زۆری دەبێت بە تایبەتی دوای ئەوەی کە سەر بایدن هاتووە ئەوروپا لەوە بەشدارە لەو کۆبوونەوە و ئەوەی ئێستا کە لە رووسیا بە حقیقەت دیارە ئەمەی کە دوای ئەوەی کە رووسیا بینی بە شێوەیە ئۆکرانیەکان توانیان پارێزگاری لە خۆیان بکەن بەرگری لە وڵاتی خۆیان بکەن ئەمە وەکو چۆنەڵی وەکو شۆکێک گواگ بۆ رووسیەکان بوو بە تایبەتی ئەوە کە ئەوان چەند ڕۆژێکیان دانابوو لە بیدایەت کە دەستیان کرد بە شەڕەکە نزیکەی 24 ساعت بۆ 48 ساعتیان دانابوو کە بتوان دەست بەسەر سڵتەی ئۆکراینیادا بگرن. بەڵام ئەوە وەکو دەبین ئەمڕۆ ئێستا مایەکە بە حقیقەتیش سوپای ئۆکرانی هاوڵاتی ئۆکرانی توانیان زۆر بە ئازایانە زۆر بە قارەمانانە بەرگری لە خۆیان بکەن و ئێستاکەش کە دەبینین رووسیا بەرەودواوە دەگەڕێتەوە توانیانە دەستی باش بۆ شوێنن لە رووسەکان. بەڵام ئەمەش ئێستاکە هەتا ئێستا تۆ ناتوانانی بڵین ئەمە کە بەوە توانی بێتیان رووسیان شکان بێت چونکە بە حقیقەت نازانی چی تر چاوەڕێ دەکرێت چونکە لەبەرەوەی رووسیا هەڕەشەی خۆی هەر دەکاتن و ئێستاکە ترسی لەوە هەیە بە تایبەتی ئەوەی کە ئەمڕۆژ باسکرا با بڵین ئێستاکە رووسیا کۆمەڵێک دلایلی تەواوی هەیە کە بۆ حسابەی کە ئەمریکیەکان با بڵین مختبەراتی شیمیایی و نەوەیان هەیەیانە لە ئۆکرانیا کە ئەمە دەتوانێت با بڵین ببێ بە هانایەک بۆ ئەوان کە بتوانن چەکی زۆر قورسر بەکاربێنن دژی ئۆکرانیەکان و ئەمە ئێساکە پرسیارەکە لەوەیە ئەمانە کە ئێستا مەسەن بابرین لە هەندێک شوێن گەڕاونەتە دووان یا بابرین لە هەندێک شوێن کە شکاون ئایا نیازی ئەویان نییە کە چەکی قەدەغەکراو بەکاربێنن لە ئۆکرانیا دوای ئەمە کە بە حقیقەت رووسیا کە هەرچکە چۆن دەستی کرد بە شەڕکردن و ئێساکەش لە کاتی شەڕەکانە نازانی نیازی چی هەیە چونکە ئەوەی کە لەسەر زمانیانە دیارە لەسەر عقلیان نییە لە عقلی کەسان نییە بە حقیقەت بە قسە ئەوان شتێک پیشان دەدەن بەڵام بە کردار شتێکی تر پیشان دەدەن لەبەرەوە جارێ هێشتا زووە بەڵام من بە بۆچوونی خۆم من ئێستاکە بە حقیقەت شکم لەوە هەیە کە ئەمان دکتۆر ماکوان هەر لەبارەی ئەو شەڕی کە ئێستا هەیە لە رووسیا ئۆکراین ئەو دۆخەی کە لە سووریا دروست بوو هەمان دۆخ لە ئۆکراین دووبارە دەبێتەوە بە بۆچوونی بەڕێستان؟ دیارە ڕووداوەکان جیاوازن ئەوەی کە لە سووریا هەیە شتێکە ئەمریکا لە ئۆکراین بەڵام دیارە ئەمەی کە ئێستاکە کە ڕوو ئەداتن بە حقیقەت لەوە ئەچێ ڕووسەکان نیازی ئەویان هەبێ بەو شێوەی بێکە لە سووریا ڕواداتن بەڵام بەو هیوایکەوانە بێت چکە لەبەرەوەی مووقعی جوغرافی ئۆکرانیا لەگەڵ سووریا جیاوازی هەیە ئۆکرانیا لە ئەوروپایە ئۆکرانیا کە چەندێک سنووری هاوبەشی زۆری هەیە لەگەڵ رووسایە و زۆر نزیکیشە لە وڵاتەکانی ئەوروپای ڕۆژ ئاوە لەبەرەوە ئەمە جیاواز دەبێ و بڕواناکەم ئێستاکە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ زۆر شت دەخاتن. بەڵێ دکتۆر ماکوان ئەگەر باسی ئەو کۆبوونەوە گرنگی ئەمڕۆ بکەین وەکو باست کرد ئەمڕۆ لە بروکسل سێ کۆبوونەوەی زۆر گرنگ بەڕێوە دەچێت وەکو لەوێنەکانیشدا دەبینین جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بەشداری لە کۆبوونەوەکەدا دەکات منەمێ باسی گرنگی ئەم کۆبوونەوەیمان بۆ بکەیت ئایا هیچ لە دۆخەکە ئەگۆڕێت؟ بێگومان گۆڕانکاری ڕواداتن ئەمە ئەم کۆبوونەوەیە کە بەم شێوەیە دەکرێت لە نێوان هەموو وڵاتانی ئەوروپا و بە تایبەتی ئەمریکاش وە بە تایبەت وەکو باسم کرد سەرۆک بایدن خۆی هاتوتە بەشدارە لەو ئەمە دیارە گرنگیی زۆری دەبێت گۆڕانکاری حتمما گۆڕانکاری دەبێت بەڵام دیارە
گەڕانکاریەکان چێکەوەی کە بەو شێوەی کە ئێمە چاوەڕوانی ئەوە بین کە ئەمان بتوانن هێزی ناتۆ بەرناو ئۆکرانیانێ من لەو بڕواایەدانیم ئەمە هەتاکو ئێستاشێکی مەحاڵەوە یا ئەگەر ئەمانە بڕیار لەوە دەدەن زۆر باسی لەوە دەکەن کە با بڵێن چێکی بەهێزتر بن بە ئۆکرانیەکان بەڵام هەتاکو ئێستا ئەوەش دیار نیە ئەبێ ئێمە چاوەڕێ بکەین بزانین باس دەرەنجامەکەی چی ئەبێتوانە بەڵام بێگومان حتممە شتێک دەبێت چونکە خەتەریاتی رووسیا ڕۆژ بە دوای ڕۆژ لە ئۆکرانیاوانێ زیاتر دەبێت بۆ وڵاتانی ڕۆژئاوا لەبەرەوە ئەبێ ئێستاکە چۆن دەڵی پشتێنێکی زۆر بەهێزتر دروست بکەن و یەک بۆ پارێز لە پێشا بۆ پارێزگاریکردن دەخۆیان کە ئەم پریشکی زیاتریان بەرنەکەوێت چونکە هەڕەشەکانی ئەمڕۆی رووسیا هەتاکو ئێستا دیارە وردەوردە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات بۆ وڵاتانی ڕۆژئاوا لەبەرەوە ئەمانە بێ بڕیارێکی حتمی باش بن و بیر لە ژیانی خەڵکی ئۆکرانیاش بکەنەوە بە حقیقت ئۆکرانیا لەم نێوانەیە بۆ زەحەیەکی زۆر گەورە کە بەڵێ لەوانەیە هەندێک یارمەتی مرۆڤیان داون لە سنوورەکان یارمەتیان دەدەن پێشوازیان لێ دەکەن لە وڵاتان وەریان دەگرن بەڵام وڵاتەکە بەرە وێرانکاری دەڕوە وڵاتەکە ڕۆژ بە ڕۆژ داگیر دەکرێت بە زیاتر داگیر دەکرێت بەڵێ دکتۆر ماکوان بەڵام وەکو پێشتر بینیمان ئەمریکا وڵاتانی ئەوروپا وەکو پێویست نەبوون لە پشتیوانیکردنی ئۆکرایندا و ئەمڕۆژ جۆ بایدن ئاماژەی بەوە کرد کە ئەم کۆبوونەوەی بۆ یەکخستنی هێزەکانی ڕۆژاوا و هەروەها ئەوروپایە پێتان وایە هیچ بگۆڕێت؟ آخر پرسیارەکە خۆی لەوەیە کە ئەوان لە پێشە بۆ نمونە پێشەوەی شەڕەکان دەست پێ بکات ئەوان باسی ئەویان دەکرد ئێمە بە هەموو شێوەیەک یارمەتی دەدەین و سزای زۆر قورس بسێکە کە رووسیا هیچ نتوانێت بکاتوانە بەڵام ئەو بۆ ئێمە ئەنجامەکەیمان بینی ئەم ڕۆژۆک و باسم کرد ئەمان زیاتر چێوە نەتەوێ بە ناوی ئەوەی کە چونکە ئۆکرانیا ئەندام نییە لە ناتۆ و ئەندامیش نییە لە یەکێتی ئەوروپا ئەمان زیاتر هەست پشتێنێکی بەهێز پتە و دروست بکەن ئەوان زیاتر بۆ پارێزگاری سنوورەکانی خۆیانە سنووری یەکێتی ئەوروپا سنووری وڵاتانی ناتۆیە ئەوان ئێستا ترسی ئەویان زیاتر لێبووس کە لەبەری بە حقیقت رووسیا وەکو دەبینن پێشەوی زۆری کردو ناو ئۆکرانیا و ئۆکرانیا زەرری زۆر گەوری لێکەوتوانە ئەمانە ئەم کۆبوونەوەیە زیاتر دیارە بۆ بەرگریکردن لە بەرژەوەندیەکانی خۆیانە زیاتر وەکەوەی کە لە ئۆکرانیا و بە حقیقەتیش ڕۆژانە سەرۆک زلێنسکی کە ئەو گلەیان لێ دەکات و هەر ئەم ڕۆژ ئەگەر ئاگادار بێتن کە لەگەڵ پەرلەمانی سویدا قسەی کرد و ئەو زیاتر بابرین زۆر سپاسی وڵاتی سویدی کرد کە بە حقیقت هاوکاری باشی کردنەوەوانە بەڵام بەعام کە سیدەکەی ناتۆ ئەو پشتیوانی نەکردن ینی بەڵێ فەرمەوە سزاشیان کۆمەڵ لە سزای ئابوریان داوە بەسەر رووسیا بەڵام ئایا رووسیا هیچ پاشگەز بۆتوانێت لەو شەڕە و ئێستا کەشوەکو باسمان کرد ئێستا لە هەندێک شوێن کە گەڕاوانە ئێستا ترسی گەورەتر بە بۆچوونی من ترسی گەورەتر هەیە کە ئەو وڵاتە لەوانەیە چەکی زۆر قەدەغەتر بەکار بێت دکتۆر رووسیا هۆشداری داوە لەم کۆبوونەوەیە ئەگەر بکرێ باسێکیان بابەتەش بکەین هۆشدارەکە ئەوەیە کە یەکەم ئەوە دەمێکە باسی کردو کە باز ئەوە دەکات کە نابێ بە هیچ شێوەیەک ناتۆ چەک بنێرێ و یارمەتی سەربازی بنێرێ بۆ ئۆکرانیا کاوەگەر ویا ئەگەر هەست تیارەیەکی با بڵین ئەو وڵاتانە لە هەز یا ئۆکرانیش لە هەز ڕۆکەخانەیەکی وڵاتانی ناتوانێ بەرز بتوانێت کە ئەملی دەداتن لەبەرەوە ئێستا ئەوەنەی تر هەڕەشەکانی رووسیا زیاتر بووە بە حقیقەت بەڵام ئایا بزانین بابی بین سزاکان لەسەر رووسیا قورستر دەبێت بێگومان ئەوەی کەوکو باس کراوە ئەمڕۆ سزای زۆر قورستر دەدرێت بەسەر رووسیا بەڵام بابزانین چییە کەتاکو ئێستا باز نەکرا وەکو باسی سزایەکی زۆریاندا بەسەر رووسیا سزای ئابووری بەڵام ئایا ئەو تا هەتا ئێستا دەبینین هەتاکو ئەمڕۆژ کە رووسیا بەردەوامە بۆ نمونە کە لە چەند ڕۆژێکی ڕابردووە سەر لە نوێ زیلێنسکی دووباری کردەوتی ئێمە ڕازین کە نابین بە ئەندام لە ناتۆیە بەڵام ئایا ئەوە هیچی لە مووقیفی رووسیا گۆڕی تەنانەت بۆ ئەوەی کە کۆمەڵێ شار کە چواردەوریان گیراوانە بۆی خەڵکەکەی ڕزگار بکەنوانە تەنان مەجای ئەوەشی هەتاکو ئێستا نەیەوە بۆ شێوەیە کە چەند جارێک ئەم دوو لایەنە پێکەوە دانیشتون و ئیتفاقیان کردووە کە ڕێگا بدرێ خەڵک ڕزگار بکرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ماکوان کامەلا پسپۆر لە بواری پەیوەندیە نێودەوڵەتیەکان کە ڕاستەوخۆ لەگەڵمان بەشدار بوویت.